vesile olsun. تەنها چەند ڕۆژێکی ماوە بۆ بەڕێوەچوونی هەردوو هەڵبژاردننی سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا کە بڕیارە 24 ئەم مانگا بەڕێوە بچن. لە هەڵبژاردننی پەرلەمانی تورکیادا کە زیاتر لە 59 ملیۆن کەس مافی دەنگدانیان هەیە، 11 حیزب مەرجەکانی بەشداریکردنیان تێدا بووە کە ململانەی بەدەستێنانی زۆرترین ژمارە لە 600 کورسیەکەی پەرلەمان دەکەن و 7 حیزبیان لە دوو هاوپەیمانیەتیدا کۆبوونەتەوە. زۆرترین ژمارەی کورسیش لە شاری ئەستەمبوڵە کە 98 کورسیە. Sağda harman biziz, kök biziz, başak biziz, yol biziz, yolcu biziz. حیزبی دادوگەشەپێدانی دەسەڵاتدار بە سەرۆکایەتی ڕەجەب تایب ئەردۆغانی سەرۆکۆمار سەرکردایەتی هاوپەیمانێتی کۆماری دەکات کە لەگەڵ هەردوو پارتی نەتەوەیی مەهەپە و پارتی یەکێتی مەزن پێکیان هێناوە. هەروەها پارتی گەلی کۆماری جەهەپا کە دووەم حیزبی گەورەی تورکیایە سەرکردایەتی هاوپەیمانێتی میلەت دەکات کە لەگەڵ پارتی سەعادەت و ئی پارتی و پارتی دیموکرات پێکیان هێناوە. هەریەکە لە پارتی دیموکراتی گەلان هەدەپە و پارتی دۆزی ئازاد، هوداپار و پارتی وەتەن بە سربەخۆ بەشداری هەڵبژاردن دەکەن. هەرچی پارتی سربەخۆی تورکیاشە بڕیاری بایکۆتکردنی هەڵبژاردنەکەی داوە. هەروەها پارتی دیموکرات و پارتی یەکێتی مەزن و پارتی سربەخۆیی تورکیا کاندیدیان بۆ پەرلەمان پێشکەش نەکردووە، بۆیە ناویان لە فۆرمی دەنگداندا تۆمار نەکراوە. لەسەر ئاستی هەڵبژاردننی سەرۆکایەتیش 6 کاندید ڕکابەری بردنەوەی پۆستی سەرۆکۆماری تورکیا دەکەن کە بریتین لە ڕەجەب تایب ئەردۆغان و محەڕەم ئینجە و مەڕەڵ ئەکشنەر و سەلاحەدین دەمیرتاژ و تەمەل کەرامۆڵا ئۆغلۆ و دۆغ و ئەپەرینچەک کە چاوەڕوان ناکرێت هیچ کاندیدێک لە خولی یەکەمدا بتوانێت لە 150 دەنگەکان بەدەست بهێنێت. هەر بۆیە ئەگەری بەڕێوەچوونی خولی دووەمی هەڵبژاردنەکە بەهێزە کە ڕۆژی 8 تەمووز بۆ بەڕێوەچوونی دیاری کراوە. واش چاوەڕوان دەکرێت ڕەجەب تایب ئەردۆغان کاندیدی ئاک پارتی و محەڕەم ئینجا کاندیدی جەهەپا بگەنە ئەو ڕکابەرێتیە. یەکێک لە جیاوازیە گەورەکانی هەڵبژاردننی ئەمجارەی تورکیا گۆڕینی سیستەمی پەرلەمانیە بۆ سەرۆکایەتی، ئەویش لەسەر بنەمای ئەو گۆڕانکاری کە ساڵی ڕابردوو با سەرکردایەتی پارتی دادوگەشەپێدانی دەسەڵاتدار لە دەستوری ئەو وڵاتەدا کرا و لە 52 دەنگدەران لە ڕیفراندۆمێکدا دەنگیان پێدا. هەروەها لەم هەڵبژاردنەدا بۆ یەکەم جار ڕێگا بە پێگەێنانی هاوپەیمانێتی نێوان حیزبەکان درا بەر لە هەڵبژاردن. بە جۆرێک ئەگەر بەسەرجەم حیزبەکانی ناو هاوپەیمانێتیەکە بتوانن بربەستی لە سەدادەی هەڵبژاردن تێپەڕێنن، ئەوا دەتوانن بچنە نێو پەرلەمانی تورکیاوە. جگەلەوە ژمارەی کورسیەکانی پەرلەمانی تورکیا لە 550 کورسیەوە بۆ 600 کورسی زیاد کراوە. کورد لەسەر ئاستی پارتی دۆزی ئازاد هوداپار کە چاوەڕوان ناکرێت بربەستی لە سەدادا تێپەڕێنێت و بۆ پۆستی سەرۆکایەتیش پشگیری ئەردۆغان دەکات. هەروەها لەسەر ئاستی پارتە جیاوازەکان بەشداری هەڵبژاردنەکەی کردووە، بە تایبەت هەردوو پارتی دیموکراتی گەلان و پارتی دادوگەشەپێدان. بەڵام ئەوەی با ڕابەرایەتیکردنی دۆزی کورد ناسراوە پارتی دیموکراتی گەلانە کە سەلاحەدین دەمیرتاژ هاوسەرۆکی پێشووی پارتەکە ئێستا کاندیدا بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار و یەکەم کاندیدی سەرۆکایەتیشە لە زیندانەوە بانگەشەی هەڵبژاردن دەکات. Hem de kamuoyunu yanlış bilgilendirerek yönlendirmeye çalışıyorlar. Şatafatlı ve lüks yaşamlarını, iktidarlarını kaybetmemek için açıkça yalan söylemekten, iftira atmaktan çekinmiyorlar.